لە سنووری قەزای ڕانیا دەیان پرۆژەی حەوزی ماسی بوونیان هەیە کە خواستێکی زۆر لەسەر بەرهەمی ماسی لەو سنوورەدا هەیە. لێپرسراوی هۆبەی سامانە ئاژەڵیەکانی کشتوکاڵی ڕانیا دەڵێت بەهۆی زۆری بەرهەمی ماسی لە سنووری قەزای ڕانیەوە ماسی دەنێردرێتە بازاڕەکانی هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی. بەپێی ئاماری ساڵی 2010 کە کراوە 77 پرۆژە لە سنووری بەڕێبەراتی کشتوکاڵی ڕانەدا تۆمار کراوە کە بریتین لە زیاتر لە 170 حوزی بەخێوکردنی ماسی. ئەگەر بۆ هەر حوزێکیان بڕی 2 دۆنم دیاری بکەین بەڵکو هەندێکیان زیاترە خۆتەنیشیان کەمترێ وەکو معادل 2 دۆنمان بۆ دیاری کردووە. بڕی زیاتر لە 6 تان لە هەر 2 دۆنمێکدا ماسی بەرهەم دەهێنرێت لە جۆری کارپە کۆمەنکار. تێکڕای بەرهەمی ساڵانە لە سنووری بەڕێبەراتی کشتوکاڵی ڕانەدا زیاترە لە 1600 تان ماسی کە زۆربیان لە ناوچەکانی خۆماندا ساغ دەبێتەوە و بەشێکی تری دەنێرێ بۆ بازاڕەکانی شاری سلێمانی و هەروەها شاری هەولێر. بوونی پرۆژەکانی حەوزی ماسی کەشێکی گونجاوی دروست کردووە بۆ خاوەن پرۆژەکان تاوەکو بەشێکی زۆری ئەو ماسەی بەخێوی دەکەن لە لای خۆیانەوە ساغ بێتەوە. خاوەن پرۆژەکانی ماسی دەڵێن لەلایەن هاوڵاتیانەوە تەنها خواست لەسەر ماسی سەلەمون و کارب هەیە. وەکو خواست لەسەر سەلەمون زۆر بوو بە تایبەتی ئەو کە ئەو پرۆژە دروستکرایە کەم جار بوو کە سەلەمون بێتە کوردستان خواستێکی زۆر لەسەر بوو لای خەڵکیەوە پەسەند بوو. ئەو ماسێ تۆزێک تایبەتمەندی زیاتر لە ماسەکانی کەەوە ئێسکی نییە و بۆنی نییە پولەکەی نییە تا ڕادەیە خواست زیاتر لە ماسیکە بەس ماوەیەک دوای ئەو قەیرانشتا تۆزە خواستکەم بۆتەوە. ئێستاش خواستی لەسەر ماسی ئەو ماسیانەش کە دەفرۆشێت لە بازاردا 2 جۆرن زیاتر کە تۆزێک مەرغوب بن کار و سەلەمونە. ماسەکەی ئێمە سەلەمون و کار بە زیاتر خەڵک خواستی لەسەر سەلەمونەکەیە چونکە ئیسفادەی زیاترە بۆ هەموو جۆرە نەخۆشیێک دەبێت. کاربەکەش خەڵک گەوەی لەسەرەیە بەس سەلەمونەکە باشتر دەڕوا. بوونی دەیان پرۆژەی حەوزی ماسی لە سنووری قەزای ڕانیە وای کردووە کە ساڵانە زیاتر لە 1000 تۆن ماسی لە بازاڕەکاندا ساغ بکرێتەوە. بەهۆی زۆری خواستیش لەسەر هەردوو جۆری ماسی کارب و سەلەمون پرۆژەکانی حەوزی ماسی لەو سنوورەدا تەنها ئەو 2 جۆرە ماسیە بەرهەم دەهێنن. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.